کۆتا تاقیکردنەوەی پۆلە کۆتاکان بەڕێوە چوو. قورسی واڵۆزی پرسیارەکان ناڕزایەتێکی زۆری لای قوتابیان دروست کردووە و بڕیاریان داوە 20 مانگا گردبوونەوەی ناڕزایی لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەنجام بدەن. ناهاوسەنگیەکی زۆر لە تاقیکردنەوەکان کراوە بەپی پرسیاردانان، هەروەها هەڵەکانی پرسیارکە وەزارەت ئامادە نیە گوێ لە ئێمە بگرێت. لە چەندین کەناڵ و بەرنامەکانە داواکراوە کە بێنە بەرامبەر ئێمە ئایا ئێمە داواکاریمانچی ئەوان ئامادەی ئەویان نییە، نازانن ئێمە دێوەزمین یاخود کۆمەڵی خوێنکارێکی لەسەر حەقین گوێمان لێ ناگیرێت. بەڕاستی ئێمەش هاتۆتە ئەوەی هاتۆتە سەر ئێمە، ئەویش ئەوەیە بە هێمنی داوای مافەکانی خۆمان بکەین ئینشاءالله لە 20 مانگ خۆپیشاندانێکی جەماوەری خوێنکاران ڕێکخین. خۆپیشاندانەکە بە شێوەیەک لە هەموو کوردستانە لە هەموو شارەکانە لە بەردەم پەروەردە. هاوکات مامۆستایانی واناجیاوازەکانی پۆلی 12 کە ناوەکانیان لە لای پەیام پارێزراوە تا ڕوبەڕووی لێپێچینەوەکانی وەزارەتی پەروەردە نەبنەوە، لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا پشڕاستی ئەوەیان کردەوە. پرسیارەکانی ئەمساڵ بەگشتی لە ئاستی قوتابێکی ئاساییدانیە و مامۆستایەکیش دەڵێت ئەو پرسیارانە بۆ مامۆستا دانرابوو نەک قوتابی. ئێستا ئێمە گروپێکی ڤایبەرمان هەیە سەرجەم مامۆستانی ئینگلیزی پۆلی 12 تیا کە بەشێکی زۆر مامۆستانی ئینگلیزی پۆلی 12 سەرانسەری کوردستانی تایە کە بە زۆری مامۆستانی سلێمانی هەولێرن کە هەمان پێشڕاست و حاڵەتاکەنەوە کە ئەم پرسیارن لە ئاستی خوێندکارێکی ئاسایی خوێندگای مەکتەبە ئاساییەکانە نەبووە. اینجاوە بەڕاستی زۆر وردیش بوو بەڕای من لە ئاستی تەلەبا نەبوو وەکو بانە تەلەبە یعنی ئەو بەڕاستی و پرسیاران بۆ ئاستێکی بەرزتر لە تەلەبە دانرا بوو، یعنی ئەتوانم بڵێم پرسیارێک لە ئاستی مامۆستا بوو نەک تەلەبە لەو ئاستا. هەروەها ئەم مامۆستایش لە ئاپەڕەی تایبەتی خۆی ئاشکرای کردووە پرسیاری پاسەجەکەی ئینگلیزی لە پرسیارێکی ڕووسیەوە وەرگیراوە و ڕێکدەق بە هەمان پرسیارەوە تەنها ڕستا پرسیارەکانی کراوە بە هەڵبژاردن. مامۆستایەکی زمانی کوردیش لە ژێر ناونیشانی مافیەکانی پرسیاردانان نووسینێکی بڵاو کردوێتەوە و دەڵێت ماوەی چەند ساڵێکە پرسیاردانان لەلایەن ئەو سەرپەرشتیارانەی کە لە لیژنەی باڵای تاقیکردنەوەکان ئەندامن لە وەزارەتی پەروەردە قۆرەخ کراوە. لە هەموو بارێکدا ئەرکی ئەو سەرپەرشتیارانە تەنها چاودێری و ڕێنماییکردنە و دەبێت پرسیاردانان بسپێرن بەو مامۆستایانی بە شێوەیەکی زانستیانە لەناو پۆلدا مەنهەجی خوێندن دەڵێنەوە، نەک ئەوان خۆیان ڕاستپێرن بە دانانی پرسیار تەنها لە پێناو بەخششێکی مادی بچووک کە لە بەرامبەر دانانی پرسیاردا وەری دەگرن. قوتابیەکیش نامەیەکی ئاڕاستی وەزیری پەروەردە کردووە و باسی لەوە کردووە لە سەرەتای قۆناغی خوێندنیەوە تا پۆلی 12 هەموو ساڵێک یەکەمی پۆلی خۆی بووە و هەمیشە خەونی بە پزیشکیەوە بینیوە، بەڵام ئێستا بەهۆی هەڵی پەروەردە و ئەو مامۆستایانی کە پرسیارەکانیان داناوە و خەریکە هیوا و ئاواتی ژیانی لەدەست دەدات، بەو هۆیشەوە تەنها خۆی لە بەردەم دوو ڕێگە چارەدا دەبینێتەوە کە یان ئەوە تا ڕێگەی قاچاغ بگرێتە بەر و خۆی بداتە دەستقەدەری نادیار، یانیش بە پەلەپیتکەی دەمانچەیە کۆتایی بەخۆی و هەموو ئەو ئازارانە بهێنێت کە لەبەر گریانی ناهێڵێت بخەوێت. ئەو قوتابیان نووسی ویشێتی ئەگەر گوێتان لە هەواڵی مردنی خوێندکارێکی پۆلی 12 بوو ئەوە یەخەی وەزیر و وەزارەتی پەروەردە بگرن. ئەمە بەدەر لەوەی لەو گروپانەی کە قوتابیان بۆ گۆڕینەوەی زانیاری لە تۆڕە کۆمەڵایەتەکان دروستیان کردووە و دەیان هەزار قوتابی تێدایە، گلەیی و بێئومێدی و ناڕزایەتی لە پرسیارەکان سەرتاپای نووسینەکانی قوتابیانی داگیر کردووە. هاوکات زۆرترین پرسیار ئەوەیە ئەگەر 42 بهێنن بۆی دەگەن بە 50 یان نا. لە بەرامبەردا سامان سیوەیلی وتەبێژی وەزارەتی پەروەردە لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بە پەیامی ڕاگەیاند وەڵامی گلەیی و ناڕزایەتەکانی قوتابیان دەدەنەوە و وردەکاری پرسیارەکان دەخەنە ڕوو. لای خۆشەوە پشتیوان سادق وەزیری پەروەردە لە نامەیەکدا بۆ لیژنەی ئەزموونەکان دەڵێت پێویستە هەر سەرنج و تێبینیە کە لەسەر پرسیارەکان هەبێت بە لیژنە و لەسەر ئاستی هەموو پارێزگاکان یەکلایی بکرێتەوە و چی لە بەرژەوەندی قوتابیان و خوێندکارانە بڕیاری لەسەر بدرێت. چاوەڕێژ دەکرێت لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامەکان بازنەی ناڕزایەتەکانی قوتابیان فراوانتر بێت. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.